ڕێزان سڵاو لێبێ. سڵاو لێ بەخێراتی سەرچاو زۆر بەخێر خۆش بێ زۆر سپاس ئەو پرۆژه یاسایی کە ماوەیەکی زۆرە شیعەکان دەیانەوێت تێپەڕێنرێت دوێنێ 2000 تێپەڕێنرا چ کەم و کوڕێکی تێدایە؟ طبعاً پێشەوەی کە دەست بکەین بەوەی کە ئەم یاسایانە چۆن تێپەڕێنرا هەمیشە کە باس لە یاساکەین پەرلەمانتار لە ناو پەرلەمانی عێراقا خۆیان داڕێژەری یاسان و دەنگەیان بە یاسا و ئەوان کە بەداخەوە پێیانە وترێ کە مشەڕع یاسادانەرن هەر یاسایەک ئەبێ مخالفی دەستور نەبێ و هەروەها پێچەوانەی پەیڕەوی ناوخۆ نەبێ لە مێژووی عێراقا مێکێمە بینی ومانە نەبووە تا ئێستا کە پێڵەی پاکێجی یاسایی نەبووە بەڵام ئێمە هەمیشه بیستوماناڵێن پاکێجی خواردن یا خۆڵی سەلەی غەزائین بیستووە ئەمە بەڵام سەبەتەی یاسایی تا ئێستا یەکەم جارە لەبەرەوەی یاسایەک تایبەتمەندی خۆی هەیە ئەگەر ئێمە باز لە ئازادی بیر و ڕاو فکر و توانای ئەندامانی پەرلەمان بکەین کوتلە سیاسیەکان چۆن ئازادن کە یاسایەکیان هەیە چۆن دیفاعی لە یەکەن لە ناو پەرلەمانە بەڵام تۆبی بێ پێی مەساڵحی سونە شیعە کورد ئێمەی کورد با زۆر ڕوون و ئاشکرا بێ هەتا ئێستا لە 2005 دەنگمان داوە بە دەستوری عێراقی توانی ومانە مادەی 140 جێبەجەکەین ئەگەر مادەی 140 یاسامان بۆ دانایە ئیلغای هەموو ئەو بڕیارانەی مەجلیسی قیادەی سەورەیە کردەوە گۆڕ بە گۆڕ بێت و ئێمە هەموو مافەکانی خۆمانمان دەسەکەوتەوە نەمانتوانی ئەمە بکەین ئێستایین بە تەنها یعنی ئەمە بۆ ئەوی واقعی بێ کە کورد ئێستا شانازی پێوەکە بە تەنها یاسایەک کە بە سەلەیەک ڕۆشت بێ کە موافقەتیان کرد بێ پیان تۆ من ڕازی تۆ ئەبێ ڕازی بی بەوەی کە ژن و مناڵی عێراقی ببێتە کۆیلە لە عێراقا اینجا من دەنگە پێم کە ئێمە ئەومان بەسەر هاتووە لە کوردستان و ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئێمەش قەومێتێکی گەورە نەبووین واجبە لەسەر هەموو عێراقیەکان واجبە لەسەر ئەو سەرۆگۆزیرانەی عێراق ئەو حەقە بۆ کورد بگەڕێنێتەوە بەمەش ناکرێ ئەمە هەڵەیە چونکە من ئێستا باڕوون بێ بۆ خەڵک خانوویەک داگیر کرا هەر خانوویەکی ئاسایی ئەوانەی کە خۆمانەزانین بێتاپۆکانن لە مسلێمانیا بە ئاسانی چۆڵەکرێ هەر من خانوویەکی خۆمم هەیە بۆ نمونێ ئەومە بکرێ بە ئاسانی من نەتوانم ئەو کەسە دەرکەم لەو خانەوە واللهی لەو مەحکەمەی سلێمانیا کە ئەتوانم بڵم باشترین مەحاکمە لەسەر ئاستی ئەم عێراقا ئەتوانم ئەو تەحەدایە بکەم باشە بە 4 ساڵ 5 ساڵ تۆ ئەمیشو بۆ ناکرێت ئەم ئەرزانە فرۆشتنی پێوەکراوە ئەگەڕێنرێتەوە بە ئاسانی لەبەرەوەمە واقعەکە ئەمە کە بۆ پێڵێن سەلەیەک کە سەلەی قوانین بێ ئەمە ئەبێ بە مێژوویەکی خراپ بۆ پەرلەمانی عێراق بە مێژوویەکی خراپ بۆ گەلی کورد کە ئێمە وەکو کوردستان گەلێکی مەدەنین ئێمە توانیومانە لە 92 هەموو ئەو یاسایانەی دەرمان کردووە هەموارمان کردوێتەوە یاسایەکی مەدەنی بێ ئێستا لەبەر خاتری ئەو مەسلحەتە ئەگەر بەرژەوەندیەکان لێک بینەوە ئێرهابیەک بەیانی دەرپچیە لە سجن هەر خۆمان لەم هەرێمی کوردستانە هەر خۆمان وەکو کورد لە ناو کەرکووکە چەنەها تەقینەوەی گەورە کراوە چەنەها کاری ئێرهابی کراوە کورد نەبوانەیە توانی ئەو ئێرهابیانە دەستگیر بکات ئێستا جارێکی تر هەر ئێمە ئەوانە بەرەینەوە بۆ گیانی خۆمان بۆ ئەمە بۆ قبوڵی ئەمانە بکەین لە پێناوی چیە دوای ئەوەش لە هەرێمی کوردستانە هەموو کەسایەتە سیاسیەکان سەرۆکی هەرێمی کوردستان بەڕەسمی بەیانی دەرکردی ئێمە دژی ئەو هەمواری یاسایداری کەسێتین یەکێتی زانایان کە ئێمە خۆمان زۆربەی زۆری ئەم هەرێمی کوردستانە موسڵمانن سونەن ئەڵێ ئێمە دژی ئەو هەمواری باری یاسایی کەسانن کە کچان بە ماڵی بەشوو بدرێن خێزان لێک هەڵەوەشێنرێتەوە باشە هەموو ئەمانە ئەی کوردی ئێمە بۆچی چووە ئەم ژێربارە قورسەوە ژێر ینی بارگرانیەکی ینی تۆ پێ دوایە ئەبوو ئەزمان لەو پرۆژە یاسایە بێنە ئەوەی کورد لە بەرامبەرەوەی ئەوەی حەقی خۆمە بە حەقی خۆم ێزانم وەکو یاسایەک نەک وەکەوەی کە بینیمان سەرۆکی پەرلەمانێک لە کەمتر لە دەقەیەک سەیری ناو قاعی پەرلەمان ناکا ئەڵێ جوملەتەن لەسەر 3 یاسا ئەوە دەنگی لەسەردە بڕوا بکە چەند جار ئەو تەسویرەم لێیاوەتەوە سیر ناکا بزانێت چەند کەس دەنگەیە نائیبی دووەم کە کوردە لە خۆمانە
ئەگەر یاسایی بێ دەورەیەکی تریش پەرلەمانت ئەمە مەسئولێتێکی گەورەیە لە سەرشانی بۆ تاریخ ئەو پرۆسی دوێنێ پرۆسێکی ناقانونی تەواو نایاساییە تەواو سەرابەری ئەسڵەن دەنگدانەکە دەنگدانێکی تەواو ئەسڵەن نیساب تەواو نەبووە. باشە تۆ ئەندامی ئەنجومەنی نوێنەران بووی پێش لێ بوویتە دەنگت بەو سەبەتە یاساییە نادا بە هەموو ژیانم ئەگەر لەسەر کورد دەوڵەتیشی پێ دروست بێ بە سەبەتەیەکی یاسایی کە ناحەقی و ناعەدالەتی تیابێ پێم قوبوڵ نییە بۆ لەبەرەوەی ئێرهابێک بێتەوە دەرەوە هەموو ژیانی ئێمە کە تێک چوو کە داعش هات چەند کوڕمانە شەهید بوو هەتا ئێستا ئەزانین کە پێشمەرگە چی بەسەر هات لەو کاتانەیە خۆ کێ بوو ئەوانەیان کرد هەموو ئەوانە نەبوون کە ئێرهابی بوون بۆ نمونە ئێڵێن بەڕاستی داعش لە چی پێک هاتووە هەموو لەوانە نین جارێکی تر ئەمانە بخرێنەوە سەرجادە و بخرێنەوە ناو شارەکانمان دوای ئەوە ئینسان باسی ئازادی و باسی ئینسانیەتێکی هەڵە باسی ئینسانیەتەکە ئینسانیەت یعنی چی تۆ ڕێز لە مافەکانی مرۆڤ نەگری ڕێز لە مناڵ نەگری مناڵێکی شیعە ئەگەر ساڵێ بێ 2 ساڵ بێ ژنێک بێ لە کەربەلایە بێ فەرقی چیە بۆ من لەگەڵ سلێمانیە من وەکو مرۆڤ سەیرەکەم ئێمە مرۆڤ دۆستین ڕێزان پرۆژە یاساکە چی تێدایە لە دوێنێ تۆ زەخسەوباز لەسەر هەندێک گۆڕانکاری تێدا کراوە بەڵام گۆڕانکاریەکان لە 9 ساڵیەوە گوایە کچ دەتوانێت بەشوو بدرێت دەڵێن لەمانە گۆڕانکاری تێدا بەڵێ ئیشارەتێکی پێیەوە ئەڵێ جارێکی ترە ئەگەڕێنەوە سەر یاسا کۆنەکە بۆ ئەم بڕگەیە کە بە پێی یاسا کۆنەکە لە هەرێمی کوردستان ئێمە هەموارمان کردووە کە تەمەنەکە ئەبێ 15 ساڵی تەواو کردواتە لە 16 ساڵیە بە ئیجازەی وەلیشوی ئەدرێ بەشوو ئەم بۆ بەڵام لە دەروێ هەرێمی کوردستان لە 15 ساڵیە بەڵام ئەمە کاتێک کە تۆ بچێتە دادگا ئێمە بە ئەوی جوان ڕۆینکەمەوە فەقەرەیەکی تایە کە باس ئێمە مادەیەکمانەیە هەر هاوسەرگیریەک لە دەروی دادگا بکرێ ئەمە تاوانە لە فەقەرەیەکە بە تایبەتی لە مادەیەکی دیاری کراوە لە ناو ئەو کە ئێستا بۆ تەیاسا ئەڵێ ئەبێ ئەمە لا ببرێت هەموو هاوسەرگیریەک لە دەرەوەی دادگا یاساییە کەواتە تۆ ئەچی ئەنجام بدرێت وەقفی سونی و شیعی نییە و دواتر بچێتە دادگا مامۆستایەکی ئاینی بۆی هەیە هاوسەرگیری بکات ئێستا لە هەرێمی کوردستانی ژوایە وایە بەڵام عرف هیچ هاوسەرگیریەک لە هەرێمی کوردستان ئەنجام مەدرێتەنا لە دادگا هەمومان هەروە ڕێککەوتین وەکو عرف ئەڵبەت نەوە پرسیارانە میدیایی من بۆی پێت بەڵام ڕاستە هاوسەرگی بەڵام لە هەرێمی کوردستان وشیارێکی زۆر هەیە ئێستا کچێکی 10 ساڵ ئەگەر هاوسەرگیریش بکای یەک دنیای جرعاتی هەیە دوایەکەیتە ناو دادگا ڕاستە ئەمە کچێکی 10 ساڵ بۆ مناڵێکی مەجبورن هاوسەرگیریەکەن بەڵام لە کاتێکش ئەمە تاوانە مامۆستایانی ئاینی ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر کەمەها هاوسەرگیری دەرەوەی دادگاکەن هەمیشە هەویەکانیان وەرەگرن ئەمانە بەڵام ئێستا لەوێکی هەویە ئێمە وەرەگرێهی ئەم مناڵە چ موافقەتێکی ئەم مناڵانە وەرەگیرێ دوای ئەوە مەزهەبی شیعی کە ئێمە باسی مەزهەبی جعفەریەکەین کە یەکێکە لە مەزهەبەکان لە کاتی خۆشیازانین کە ئەمانەی کە پێیان ئەو ترێشی ئەمەزهەب زەرمەند دەبن بەمە زەرمەندێکی زۆرە بێ کچێکی مناڵ تەنانەت ئەو ڕێگەی یا و لەسەر بێشکەش بدرێ بەشوو ئەم قسەی ئەڵێ ئێمە هەموارمان کردوتەوە تەمەنمان زیاد کردووە دواتر مدەوەنەیەت ئەم مدەوەنەیە مناقەشەیەکی ناکرێ وەقفی سونی وەقفی شیعی ئەمانەیان خۆیان ئەم مدەوەنان نووسن کە ئەچێتە سەر مەزهەبەکە مەزهەبی جعفەری وەکو خۆی دایانێ یعنی یەک چی لێ ئەکا مەزهەبەکە خۆی ڕێگەی پێیاوە مادەم مەزهەبەکە ڕێگەی پێیاوە ئەو کاتە لە ناو مدەوەنەکە دوایی ئەتوانم بڵێم دادوار یاخو قازی عێراقی ملتەزمە بێ بە مدەوەنەکەوە ملتەزم نابێ بەمێکی ئێستا ئەمان دڵنیان پێیاوە بەم سەلەیە لەبەرەوە ئەمە خەتەرەکانە لەسەر دەوڵەتی عێراقی ینی ئێمە باس لە ژیانی مناڵەکەین مناڵ چۆن گەورە بێت چۆن بتوانێت چۆن خزمەتی کۆگماڵگا بکە باس لە دروستکردنی خێزانەکەین خێزان کە پێکاتوە لە ژن و پیاوێک مناڵ پەروەردە بکەن دوای ئەوە ئەوان لە مەزهەبەکانی ترا هەموو مەزهەبە ئیسلامەکان بە هەمووی سونە و شیعە ڕێگەی بە زەواجی مسیار و متعیاوە ئەو کاتە ئەمە ڕێگری لێ ناکرێت کەواتە ئەمە کێشێکی زۆر بۆ کۆمەلگاکە دروستەکە کۆمەلگایەکی کە ئێمە ئەمانەوێت کۆمەلگایەک بێ دوور بێ لە توند و تیژی کۆمەلگایەک بێ مناڵی خۆی ببینێ ئەمانە یعنی قورسە لەلام کورد وەکو خۆی کە هەمواری یاسای گرنگ بکاتەوە هەمواری یاسای باریکە چۆن قبوڵی بکە هەموو ئەم کوتلانە ئەو کوتلانەی کە ئێمە دوێنێ بینیمان
هەموو کوتلەکانی کە معارەزەشن بە نەوەی نوێشەوە بە کوتلە ئیسلامیەکانیشەوە لەگەڵ یەکێتی و پارتیا پێکەوە بە شانازیەوە باسلەوەکەن کە بتوانی ومانە حەقێکی کورد بگەڕێنینەوە حەقێکی کورد بە مقابلی مافێکی گشتی بە مقابلی نایاسایی بە مقابلی ئەوەی کە تۆ لە ناو من لە هەر جێگایە کابم ئەبێ ئەوەندە زەمیری خۆم هەبێ کە بە یاسایی بێ ئەو جێگایی کە بڕیاری لەسەر درێ خۆیان بابێن سەیری بکەن هەموو یاسان ئاسان من تەحەداکەم ئەگەر تا ئێستا لە مێژووی عێراقا 3 پرۆژە یاسا بە ماوەی 5 سانیە 6 سانیە دەرچوو بێ من ڕێزان نەبم نەبووە ئەمە بۆ بیانۆکەیان دیسانەوە ئەبی بڵێنەوە بیانۆکەیان ناچاریە ناچاری نییە بۆ ناچارم سەیریکە شی عادەڵەیەتان پرۆژە یاسایە تێنەپەڕێنرێ من دەنگ بۆ یەوە نادەم سوناڵێ من دەنگ بۆ یەوە نادەم تایەوە دەنگ بۆ ئێمە بابینە سەر مافە گشتێکە مەسلحەتەکە بەرژەوەندی گشتێکەمان بەڕاستی ئێمە توانیمانە بە تەنها ئێڵغاکردنەوەی یەک بڕیاری مەجلیسی قیادەی سەورە مافی کورد وەرگرینەوە ئەسڵەن هەندێک هەمواریان تیا کردووە کە بۆ نمونە ناوچەکانی دەروی هەرێم کوردستانیان بێجگە لە کەرکووک خانەقین و ناوچەکانی تریان هێناوە ئەمانە لە پێشتر لە مەشروعەکانە بووە و دەوڵەتی عێراقی ئێمە لە محکەمەی ئیتیحادی بڕیارمان هەیە لە پێشترا ئەڵێ هەر پرۆژەیەک جەنبەی مالی هەبێ واتە بابەتی دارایی هەبێ لە حکوومەتەوە نەهات بێ دیاری نەکرد بێ ئەو جەنبە بێمان لێ بۆی لە ناو پەرلەمانە بڕیاریشی لێبەن هەڵەوەشێتەوە چونکە ئەمە چەنەهادار بۆ موازنە تەنانەت مناقەلە کرا و مناقەلەکانیش ڕەت کراوە کەواتە تەکید بنەوەی کە وەکو ئەوەی ئەوانەیانەوێ بە هیچ شێوەیەک ئەسڵەن هەردوێنێ بینیمان کوتلە شیعەکان چیان ئەکرد بەرامبەر بەمانە عەرەبەکانی ناو کەرکووک چیانە کرد بەرامبەر بە ینی تەسەور ناکەم ئەمە بە ئاسانی بە ئەوان بڕاتە سەر هەرچەنە ئێمە قبوڵی ناکەین هەر ئەو قسەی خۆت کە دەڵێی ببینە شیعەکان چیانە کرد سوننەک یان ئێمە لەگەڵ ئەمانەیە بەرکەوتوین بەرکەوتوین لەگەڵ ئەمانەین بەرکەوتوین با من داوای مافەکەم بیانی ئەم پرۆژه یاسایی ئەوەی کە تایبەتە بە هەمووی یاسای باریکەسێتی مەلاریمی کوردستانە جێبەجێ ناکرێ ئەوان لە ناو خۆیان نەبا بچن جێبەجێ بکەن چۆن لە هەرێمی کوردستانە جێبەجێ ناکرێ ئێمە بەرپرسی لە هەرێمی ئەسڵان هەموو ئەو ئەندامانەی پەرلەمان کە دڵیان پیاوە هەموو ئەو حیزبە سیاسیانەی کە ڕازی بوون بۆ سەر لە قانونیە بەیانی چەنەها مامۆستای ئاینی هەیە چەنەها ئەتوانێت بێ لێرەش جێبەجێ ئەسڵ ئێستا ئێمە پێشینەیەکی یاسایی خراپمان بۆ دێن یاسا هەیە دایان یاسایە لە هەرێمی کوردستانە ئەمە حەڵاڵ و حرامە ئەمە پەیوەستە بە باری کەسێتی کەسەکانەوە کەواتە ئێمە هەمواری فەقەرەمان کردووە بۆ نمونە لە یاسای باری کەسێتیە تەعنیان ناوە لە بەردەمی محکەمەی ئیتیحادی محکەمەی ئیتیحادی گەڕانێتەوە ئەڵێ ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان دەرچووە یاخود هەموار کراوە نایاساییە مخالفەی شریعی ئیسلامە کە ئەژزانین مخالفەی شریعی ئیسلام ئەوان ژۆ کاتە ئەتوانن ئەمە بکەن بەپێی دەستوری عێراقی شریعەتی ئیسلام یەکێکە لە ڕێگەکانی دانانی یاسا نەک هەمووی ناڵێت هەموو قوانینەکانی عێراق بێ بەرمەبنای شریعەتی ئیسلام یەکێکە لە سەرچاوەکانی قانون محکەمەیەکی گەورەمان هەیە کە ناوی محکەمەی باڵایە محکەمەی ئیتیحادیە محکەمەی دەستوریە هەموو هاوڵاتیانی عێراق لەسەر تاسەری عێراقا بۆیان هەیە کە بزانن یاسایەک لی زەرەرمەند بوون بزانن فەقەرەیەک لەوانە کە هەموارکە لی زەرەرمەند بوون بۆیان هەیە بڕۆن سکاڵا بکەن لەبەرەوە ئەمە زۆر ئاسان ئەتوانرێ لە هەرێمی کوردستانیشا ئیشی لەسەر بکە هەر ئێستا ساڵی 2019 لە دەوڵەتی عێراقا بۆ ئەوەی ئەمە بزانین کە خەڵک هەر بۆی ڕوون بێتەوە یاسایەکمان دەرکردووە بۆ خانەنشینکردنی موچە خۆران لە ناو دەوڵەتە تەمەنەکە بۆ بە 60 ساڵ هەموو یاسایەک کە لە پەرلەمانی فیدراڵە و دوای حکوومەتی فیدراڵ جێبەجێیەکە ئەبێ جارێکی تر بەپێی مادەی 92 لە هەرێمی کوردستان ژمارە 92 هەموو یاسایەک ئەبێ جارێکی تر خوێندنەوەی بۆ بکرێت و دەنگی بۆ بدرێت لە هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆستە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەستاوە جێبەجێی ئەو یاسایەی حکوومەتی فیدراڵەکە
هەستاوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە بە پەرلەمان بەپێ ئەوەی خۆی حەقی هەبێ لە بەرژەوەندی ئەو کاتش ڕەنگە ئەوش لە بەرژەوەندیان نابێت چونکە ئێستا من چوزانم بەرژەوەندیەکەی ئەوان چییە مادەم تۆ ڕازی بوو بێتی ئەمەش بە هەمان شێوەیە من ڕازی بم خۆم ئەزێتم کێشا بێ پێشمەرگە و هەموو جیهازە ئەمنیەکانی خۆمم خست بێتە خەتەرەوە هەتا تیرۆریستێکم گرت بێ ئێستا ڕازی بم بە ئاسانی ئەو تیرۆریستە بێتە دەرەوە دڵێن هەمویان تیرۆریست یەک تیرۆریستیش بێتە دەرەوە بۆ باشە یەک خەلیە دروست بێ بۆ ئەمڕۆ ئێوە گروپی 1970 ئەو ژمارێک ڕێکخرا و چالاک لە باری ژنان کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیتان کرد و دەنگتان هەڵبڕیوە پرۆژە یاساکەتان پێ خراپە ئیسیتر بوو بە یاساکەتان پێ خراپە دەتوانرێت چی بکرێت؟ دوو ڕێگامان هەیە ئێستا ئێمە تەمەنەوە تەحالوفێکی گەورەیە لەسەر تاسەری عێراق و ئێمە ئەمڕۆ دەستمان پێ کردووە بزانم مەتوانم بەڵام وەکو تەحالوفی سلێمانی یەکەم تەحالف بووین کە بەڕستمی ئالانمان کرد کە ئێمە ئەوەی کە دواتریش تەبەن لەگەڵ تەحالوفی گەورە ئیشەکن کە من هەر نوێنەری ئەو تەحالوفە گەورەیم لەسەر ئاستی عێراق دوو ڕێگامان هەیە ڕێگایەکمان هەیە تاانێک دین لەسەرەوەی سێ یاسا بەنادەستوری نایاسایی بە ماوەی چەند چرکێک بەبێ ئەوەی ئەعتیبار بۆ بکرێ مەجلیسی نوابێ عێراقی ئیکمالی نیسابی کردووە ئەمە بۆ بەردەمی چونکە دوای ئەمە ئەچێتە بەردەمی سەرۆکۆمارم لە ماوەی 15 ڕۆژدا ئەم تەزدیقی ئەکا یاخود ئەگەر بێدەنگیش بێ لەسەری ئەوە خۆی ئەڕوا یاخود ڕەتێکاتەوە دەرگایەکمان هەیە بۆ ئەوەی کە سەرۆکۆمار بتوانێت لەم فەقەرەیە هاوکارمان بێ ڕەتی بکاتەوە لەبەر ئەوەی نایاساییە ئەو پارێزەری دەستورە چونکە سەرۆکی دەوڵەتی عێراق پارێزەری ئەو دەستورەیە کە دانراوە پارێزەری ئەو یاسانەیە کە لەم دەوڵەتا دەرەچن ئەگەر نایاسایی بکرێت ئەبێ ئەو بێدەنگ نەبێ ئەمە یەکێک لە ئیشە کارەکانمان کەیکەین کارێکی ترمانەوەیە لە بەردەمی مەحکەمەی ئیتیحادیە جارێکی تر داوات تەعنی لێین کە بە هەمان شێوە بە نایاسایی و نادەستوری کراوە ڕێژەی دەنگدەران وەکو پێویست لە ژوورەوە نەبووە و ئەمەش بەسەلەیەکی یاسایی دیسانەوە بووە لەبرە ئەم دوو ڕێگە یاسایەمان هەیە کە کاری لەسەرگەین بابەتێکی تریش کە زۆر گرنگە لە ئێستاوە هەوڵدرێت بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراقی لەبەرێ بەڕاستی ئەمانە دەنگی خەڵک نین ئەگەر دەنگی خەڵک بن ئەبێ گوێ لە داواکاریەکانی خەڵک بگرن لە ئێستاە لە سەرتاسەری عێراقا بارودۆخی عێراق بەرەو خراپی ڕۆ بە تایبەتی بە نەهرێمی کوردستان کێشەی بێموچەیمانەیە کێشەی جێبەجێکردنی موازنەمان هەیە سەرتاسەری عێراق بە وەزعێکی بێکارەباییە بێ ئاوا ئەم ئەی خات و ڕێزانەوە ئێمە پێویستمان مەترسی لەسەر یاسایش دروستەکەن بە مەنگاوانەتان ئەو یاسایی کە 50 ساڵە زوڵم لە کورد دەکرێت ئێستا هەندێک پشتیوانی یاسایمانەکە مادەی 140 جێبەجێ ناکرێت لە 2003 تا ئێستا مادەی 140 جێبەجێ نەکراوە ئەمە زوڵمی گەورە لە هەموو کوردەکان نییە لەو ناوچانەیە با بە هەمویان بڵێن ئەی ئەمە زوڵم نییە ئێمە بەرامبەر بەو ناوچانە کردومانە ئێستا بیرمان کەوتێتەوە تەنها بۆ هەڵوەشانەوەی چەند پارچە زەویەک کە ئەویش دەیان ساڵی تری ئەوێ هەتا مافەکانیان وەرگێتەوە لەبرێ خەڵکی کارەکان نەروە ئاسان ڕوە ئەوەی لە دەرەوە قسەی لەسەر ئەوەی ئێمە کە ئیشمان لەسەر کرد بێ بەڕاستی بەم شێوە کارمان نەکردووە تەوافق کراوە لەسەر یاسایە کە مافی خۆمە ئەبێ جێبەجێ کرێ نەک من دەنگ پێ بم دەنگ بم بە یاسایە کە قەناعەتم پێ نییە تا تۆ دەنگ بی بە یاسایەکی من یعنی ئەمە قورسە ئەمە بابەت بڵم باشە قەناعەتی بە مافی من نییە کەواتە من هاوڵاتی نیم لەم عێراقەیە کەواتە ئەگەر ئەو مافەکان بۆ من ناگەڕێنێتەوە با من لە ناو ئەم پرۆژە سیاسیە بێمە دەرەوە بێمەوە ناو هەرێمیکە نەمان کردووە چەنەها ساڵ یان ئێمە بۆ هەموو شتێک یەکسەر بڵێنەوە عێراق جێهێڵی نابێ بە کارتێکی سوتاو کە ئەم کارتەش سوتاوە بەکارمان هێناوە بۆ ئەوەی خەڵک هەمووی بزانێ ئەمەش کارتێکی سوتا ئەمەش کارتێک نییە مادەی 140مان لە هەمووی پێگرنگترا ئەبێ هەمووی بزانێ ئەوەی هەوڵی کە ئێستایان ئەوەی کە ئێستا کردیان بە مقابلی ئەوە با مادەی 140 بواە نەک تەنها یەک قەرار هەڵۆشانەوە یەک قەراری مەجلیسی لەگەڵ هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دوێنێ قسەم کە دوای جێبەجێکردنی پرۆژە یاساکە ینی بوو بە یاسا ینی دەیانوت ئەو یاسایی شیعەکان نامۆیە بە کللتوری ئێمە نامۆیە بە کۆمەڵگەی ئێمە ئەوان با بڕۆن لە ناوخۆیانە ژن و ژنخوازی خۆیان ئەگەر ئەوەیان دەوێت سەریکە ئەگەر ئێمە من ئەگریم بۆ ژن و مناڵی فەڵەستینی کە لە غەزە چیان بەسەریە ئەوان کێ ئێوێ مەجموعەی خەڵک سەیریکە نوێنەری خەڵک کوێ بۆ ئێستا ئێمە کە نوێنەر بووین نوێنەری هەموو هەرێمی کوردستان بووین نەبەخوا
لە سەتا چەند خەڵک دەنگیاوە لە سەتا خەڵک چەند چۆ بۆ هەڵبژاردن لەبەر ئەوە ئەبێ ئێمەی کورد مەدەنی تر بووینایە زیاتر قەناعەتمان بەوە بواە کە ئەم دەوڵەتە ئەبێ یاسایەک ئێمە دەنگمانتیای هەبێ بەرەو مەدەنی وەکو هەرێمی کوردستان نەکبی بینە دواوە. خاتو ڕێزان سپاس دەکەم بەڕاستی و هەنگاوی ئێوانێن ینی دوولایەنێ بێگومان هەرەوەن دامانەیەن جوبەنی نوێنران کە دەنگیان بە سەبەتە یاسایەکە داوە تۆ ناوناوە سەبەتی یاسایی خۆیان دەیانزانی کە ئەمە دژ بە مافەکانی مرۆڤ دژ بە مەدەنی بوونە عێراق دەگەڕێنێتەوە بۆ دواوە کوردەکان هەڵبەت چونکە شیعەکان تەواو دیفاعی لێ دەکەن بەڵام لە ناچاریدا هەنگاوەکە ناچار نییە من ئێستا شەڵم بە هیچ شێوەیە ئێمە ناچارین شڕکەین لەسەر مادەی 140 ناچار نین شڕکەین بەستەنها لەسەر یەک بڕیارمان وەرگردوتەوە وەرگرتوەوە بەچی من پێتەڵم ئێستا من خانوویەکەم هەبێ بێم بکرێ لەم سلێمانیا بە 4 ساڵ دەستم ناکەوێتەوە ئەوان چۆن دەستیانەکەوێتەوە محکەم ئێمە لە دوای ڕژێمی سەدام هەمان شتارەوەی کە خۆت ئێمە ئەمانتوانی شەڕەکانمان گەورەتر بێ داواکاریەکانمان قورستر بێ داواکاریەکانمان لە ئاستی ئەوە بێکەم موچەمان بۆ نانێرین بۆ ئەو نەخۆمان بچووکەکەینەوە بۆ تەنها ئێلغاکردنەوەی یەک فەقەرە ئێلغاکردنەوەی یەک بڕیاری نظامی گۆڕ بە گۆڕی سەدام حوسێن بۆ خۆمان بچووکەینەوە ئێمە مافەکانمان زۆر گەورەترە هەمیشە ئەگەر ئێمە گەورەکانمان داوا کردایە مافە قورسەکانی خۆمانمان داوا کردە نەگەشتنە مەرحەلەیەک لەبەر خاتری ئەوەی تەنازل بکەین لە حەق و لە هەموو مافە مەدەنیەک یاخود لەوەی کە ئێرهاب بێنینە دەڕەوە بە مقابلی ئەوەی تەنها چەند پارچە زەویەکمان دەستکەوتەوە. خاتو ڕێزانی شێخ لێر چالاک لە بواری ژنان سپاس بە ئامادەبوون سپاس بە ڕوونکردنەوەکانت بە خێراتی سەرچاو سپاس بۆ بەشداریکردنت.